مامۆستا گیان وەڵی من ینی هەر زۆر جار سەری لایڤ و شتەکان تەکەم باشە بە خزمەتتان براشرینە بە قوربان خزمەت لە منە دەسەما چەکەم وەڵی مامۆستا گیان ئەوەی ڕاستی بێ ئەمێ چەند پرسیارێ بکەم فەرموو لە خزمەتتان بەس بە تۆ قوربانە بوو کورتی کەرە زۆر بە کورتی باچەکە مامۆستا مامۆستا گیان من ئەوەی ناوی ینی ئەوەی خراپە بێ کردومە باشە چۆن ینی بگەڕێمەوە بۆ سەر ئەو ڕێگە ڕاستی خۆ تەمەنت چەنە کاک؟ ژمارەی مۆبایلەکە چیت ینی وەڵی نازم بە ئەکەونتی خۆم حەزم ناکرد بێم بەڵامتم با ئەمە ئەکەونتە دانێم و بچمە لایڤەکەی مامۆستا تارەق بازان تۆزێ قسەیەکەم بەو کامان من تەبم زۆر جەنابەت خەڵکی کوێی؟ خەڵکی کەلارم تەمەنم 30 ساڵە بەڵێ وەڵا دەنگت ئەڵەی تەمەنی 20 ساڵانی ماشاءالله وەڵاهی تەمەنم 30 ساڵە 2/11/1995 ژنت هەیە؟ جا بوومەتەوە مامۆستا براشرینەکەم بۆ تۆ بەناکە یعنی مەقسەدت چییە بۆچی یعنی مەسەلەن ئێستا کەوتۆ الحەمدولله هەستەکەی کە هەڵت کردووە هەستەکەی کە یعنی هۆکاری چییە کە تۆ بەناکەی یعنی هۆکاری چییە؟ هیچ هۆکارێکی نییە مامۆستا ئەی بۆچی یعنی ئێستا نوێژوشتت هەیە؟ نەوەڵا مامۆستا با درۆ ناکەم نەوەڵات نوێژ ناکەم ئەی بۆ وەڵی بڵێم بۆ بەڵام ئێستا مامۆستادامنەوە مانگی دوو بچم بۆ عەمرە ئینشاءالله سلامت بی ئیتر ینی نازانم ئایا مامۆستا بڕۆم ئایا یعنی خی گەور لێم خۆشە بێ قوربانی ئینشاءالله خی گەورە لێ خۆشە بێ خۆی تەعالا دەرگای هیچ کەسی نێ بتوانێت دەرگای تەوبە داخە هیچ کەسی خی تەعالا بە شەو دەرگاکانی خۆی ئەکاتەوە تاوەکو ئەوانەی بە ڕۆژ گوناحیان کردووە تاوەکو بگەڕێنەوە تۆبە بکەن و ئەوە بە پێچەوانەشەوە بە ڕۆژ بۆ ئەو کەسانی کە بە شەوە گوناحەکەن تاوەکو بگەڕێنەوە یعنی بە تەکید دڵنیا بەخوای گەورە تۆبەت قبوڵەکە و خی تەعالا لێت خۆشە بێ بۆیە حتا زووشە پەلەی لێ بکە دنیاە بەخوا کاک نازان ناوت چییە المهم من ناوتەنەم کاک محەممەد وەڵای کاک محەممەدم ناوە قسمەتی محەممەدەکە کاکە یان نابزان دوو چەند پاکە ئەگەر ئینسان مامۆستا من زۆر متابعاتەکەم باشە من زۆر جار یعنی بە ئەکەونتەکەی خۆم دێم زۆر متابعاتەکەم زۆر یعنی دڵخۆشە بم زۆر مرتاحم کە جۆم لە دەنگکەوێ خی گەورە خۆشەویستیەکە کە هەیە لە نێوان مانابی کاتەمایی خێر و بەرەکەت و بێ کاتە خێر و بەرەکەت بۆ هەردوو لامان ئینشاءالله دەسەما چەکە مامۆستا وەڵای بەس پرسیارم بوو وتم بزانم ئایا ینی خی گەور لێم خۆشە بێ واللهی دڵنیابە دەرگاکانی تەوبە کراوەتەوە بەردەوام کراوەتەوە کەسیش ناتوانێت دەرگای تەوبە لە کەس داخە خی تەعالا وعدی داوە بە عەبدەکانی خۆی خی تەعالا وعدی داوە ئەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا ئەی ئەو کەسانەی کە گوناح وا کەڵەکە بۆ لە سەرتان بێ ئومێدتانی کردووە لە ڕەحمەتی خوا بێ ئومێد مەبن خی تەعالا لە هەموو گوناحەکان خۆشە بێ واللهی هەر ئێستا تەوبە بکە هەر ئێستا تەوبە بکە خی تەعالا لە گوناحەکانت خۆشە بێ هەر ئێستا تەوبە بکە خی تەعالا لە گوناحەکانت خۆشە بێ ئیتر پێویست ناکە هیچ تاخیریکەی واللهی کاک محەممەدیان گەنجێک بۆ عمری 30 ساڵ بوو لە ساڵی 89 بوو 1970 من پۆلی 6 بووم مامێکم تووشی نەخۆشی سەرەتان هات بوو یعنی تووشی نەخۆشی سەرەتان بوو باوکی خێزان مە ئەو کاتە تۆزێ وەزعی باش بوو لە مەکتەب هاتمەوە پۆلی 6 ئەعدادی یعنی 12 گەڕامەوە سێرم کرد مامم لەگەڵ گەنجێکا لە تەمەنی ئێسەی توە خوانەکە ئینشاءالله خی تەعالا تەمەنی تۆ درێژکە لەگەڵ تەمەنی سوێ مامۆستا هاتیە کە دانیشت بوو لە ماڵمان من تر هاتم خێراتنیانم کرد مامم ماچمی کرد و باوشی لێم دا و وتی بە ئەو کوڕا کە لەگەڵ یا بوو وتی ئەمە ئەم برازایەمە ماشاءالله دین و دیندارێتی بڕێ وەسفمی کرد بۆ ئەو کوڕا ئیتر منش پێ خۆشحاڵ بووم و دانیشتین بەیەکەوە ئەوانە وتم کاتی نوێژیشت من نوێژم کردم نوێژ ناکەی بە ئەو وتی بەخوا من جارێکان نوێژ ناکەم زۆریش حەزەکەم نوێژکەم و زۆر حەزەکەم تۆ بکەم ئەیوتم بۆ نایکەی بۆ یعنی دەست ناک وتی واللهی بڕیارم دا گەرەکمە لە ڕەمەزانەوە دەستی پێ بکەم ئاوەک ئیسە ڕەمەزان چەندێک ئاوا کەمی مابوو وتی لە ڕەمەزانەوە دەستی پێ بکەم ئەی من وتم کاک فڵان بۆ لە ڕەمەزانەوە دەستی پێکەی بۆ لە ڕەمەزان ئەی بۆ ئێستا دەستی پێ ناکەی یەکی ئەڵێت تۆ ئەمێنی تا ڕەمەزان وتی بەخوام حەزەکەم
ئیترەوە بوو تۆزە دانیشتن و بڕێک باس و خواستمان کرد و ئەوانە دوای ئەوە بەجێمێڵا ڕۆژێکیانە کاتە فەیسبوک و شت نەبوو یعنی ئەم شتانە نەبوو ئایسە هەیە وتیان فڵانە کەس بە سیارەیەکی بەرازیلیەوە چۆتە ژێر زیلێکی عسکەری حکومەتە ئەو کاتە و کابرا یەکسەر گیانی دەرچوو یعنی بەر لە ئەوەی دەستکاتە نوێژ بەر لە ئەوەی تەوبە بکە بە ڕاستەقینەی سبحان الله گیانی بەخوای پەروەردگار سپارد یعنی زۆر زەحمەتە کەس نازانێ من لە چی دقەیەک ئاگەڕێنەوە لای خوای تەعالا بۆیە تاخیرکردنی تەوبە بۆ دقەیەکیش تاخیرکردنی تەوبە بۆ دقەیەکیش زۆرە بۆ دقەیەک هەر یەک دقە زۆرە بەڕاستی بۆیە حەز ئەەکەم تەوبەیەکی ڕاستەقینە بکەی بگەڕێتەوە لای خوای پەروەردگار بۆیە برا ئازیزەکەم برا شرین کاکە محەممەد گیان ئەزیزی من هەر ئێستا یەکسەر بڕۆ بڕیار بدە و بگەڕێرەوە بۆ لای خوای پەروەردگار لەخوا بەزیاو بێ بەستنەوە خوای تەعالا لاشەتی ساخ کرد 30 ساڵ کەم نییە 30 ساڵ کەم نییە یعنی 30 ساڵ تەمەنێکە بەس وتم ئەوە یەک پرسیار لە تۆ بکە مامۆستاگیان واز لە هاوڕێ خراپەکانت بێنە بڕێ هاوڕێ باش بگۆڕە بیان گۆڕە بە بڕێ هاوڕێ باش و هەوڵ بدە لە چی مزگەوتێکەوە نزیکی ئیتر هەوڵ بدە بڕۆ بە ئەو مزگەوتە هەوڵ بدە تا بۆ تەکرێت چی چەند فەرزت بۆ ئەکرێت لەو مزگەوتە ئەنجامی بدە زۆر گرنگە زۆر گرنگە نوێژی جەماعەت زۆر گرنگە زکرکردن یەک تەسبیحێ بکڕە و دەستکەرە زکرکردن با بەردەوام زکری خوا لەسەر زمانت بێ 34 هاوڕێ مزگەوتی باش بگرە نزیکی ماڵتان بن ئاوا بە ئەو هاوڕێیانە دایمەن لەگەڵ تا بن هاوڕێ خراپەکانت خوا حافیزیان لێ بکە یان ئەوانیش ئەبێ بێنەوە سەر ڕێگە زۆر گرنگ بووە ڕاستی بۆیە ئەم شەو بکەرە شەوی تەوبە شەوی تەوبە الله مامۆستاگیان بڕیار بدە ئیتر نوێژ نەفەوتێنی چونکە کەس نازانێت یعنی چی دقەیەک تۆ ئەگەڕێتەوە لای خوا و داوای دوعای خێریشەکەم لە هەموو ئەوانەی کە لە لای بکەن دوعا بۆ کاکە محەممەدیان بکەن بڵێن یا ڕەبی خوایە خوای گەورە سێبەرستانگە مامۆستا گشتان بڵێن ئامین یا ڕەبی خوایە کاک محەممەد هیدایەت بدەیت یا ڕەبی خوایە بیپارێزی لە گوناح یا ڕەبی خوایە دڵی وەکو پێغەمبەرگیان سەحابەیە کاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتی ئەی پێغەمبەری خوا حەزم لە زینایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی سەحابەکان تووڕە بوون بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی وازی لێ بێنن بانگی کردە ئەم لاوە وتی باشە کە تۆ حەزت لە زینایە حەزەکەی کەسێک لەگەڵ کەس و کارە نزیکەکانی خۆتا زینا بکە لەگەڵ دایکتە لەگەڵ خوشکتە لەگەڵ پورتە لەگەڵ ئەمانەوتی نەوەڵا ئەی پێغەمبەری خوا ئەی فەرمووی دەی ئەوانەی وا تۆش حەزەکەی زینایە لەگەڵا بکەی خۆ ئەوانەیش کەسیان هەیە خۆ ئەوانەیش یعنی تەڵکانێکیان هەیە سومعەتدارن وەکو تۆ ئەوانش حەز ناکەن ئەی باشە بیر لەوە ناکەیتەوە کە تۆ ئێستا ئەم کارە لەگەڵ خەڵکاکەی سبەینی خەڵکیش لەوانەیە هەمان شت لەگەڵ کەس و کارەکەی پێ بکە کابرا زۆر پەشیمانەوە بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەستی هەوردە دڵیا و دوعای خێری بۆ کرد وتی یا ڕەبی خۆشەویستی گوناح لە دڵی ئەم گەنجە دەرکە لە جێگەیە خۆشەویستی تاعەت و عیبادەت لە دڵیا بچێنە خوایە ئەو گەنجە ئەڵێ وەڵڵاهی لەو دەقە بەدواوە لە خزمەت پێغەمبەرا هەڵسام ئەڵێ هەرگیز دڵم قەت نەچوو بۆ گوناح حەزم نەکردووە یعنی نزیکی گوناح بمەوە جا منیش دەست خەمە سەر دڵی تۆ ئەڵێم یا ڕەبی خوایە دڵی ئەم محەممەدە ئاوادان کەرەوە وای گەورە سەربەرزگا مامۆستا دڵی ڕووناکەرەوە خوایە خۆشەویستی وای گەورە بێوێت گا مامۆستا لەناو دڵیان مێڵە یا ڕەب العالەمین خوای گەورە سەربەرزی نێو قیامەت گا مامۆستا ڕەبی خوایە چاکە و چاکەکاری لەناو دڵیا بچێنە یا ڕەب العالەمین ئامین مامۆستا من زۆر داوای لێبردن ناکەم من دەستی تۆ ماچەکەم داوای لێبردن لەو خوشکە بەڕێزە مشاکەم داوای لەو برایانە ئەکەم زۆر داوای لێبردن لە ئێواگە مامۆستاگیان والله ئێمە لە خزمەتی تۆیان قوربانی حتا بەیانی لە منە مامۆستا من دەستی تۆ ماچەکە مامۆستا بەتێکی بە ئەدەبی قسە خۆشی قوربان خزمەکانتە مامۆستا مادەم چەندین سەعات لەگەڵ دانیشم من ئەو پەڕی دەستە ماچەکەم داوای لێبردن ناکەم مامۆستاگیان منش لە خزمەتتان